سڵاوتانی بە ئەزیزانم ئەم کاتتان باش ئینشەڵا ساغ و سەلامەتە بن. هیوادارم هەموو لایەکتان باش بن، زانکۆڵاییتان پڕ کردی بێتەوە و پێویستیەک نەمابێ کە بۆ ئەو دوو ڕۆژە کە زیاد کراوە ئینشەڵا هەمووتان ساغ و سەلامەت بن. سڵاومان بۆ ئەزیزان کە لەگەڵمانن، ئارستاخان و چێنەر جەبار، سڵاوتان لەبێ یا ڕەبی، قەلبتان ساغ بێ ئینشاءڵڵا. خۆشحاڵم کە ئێمڕۆ کاتم هەیە ئەلحەمدولیلا لە خزمەتتانە بین بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکانتان بدەین ئینشاءڵڵا، بە هیوای ئەوەی وەکوتم هەمووتان فۆرمەکانتان بەباشی پڕ کردبێتەوە ئینشاءڵڵا بەبێ کێشە، ڕێزمەندیەکی پوخت و جوان و ئینشاءڵڵا ناوتانە شوێنی باش بێتەوە. ساتە ئەپرسێت سڵاو مامۆستا گیان، سڵاو لە بەڕێستان بەورە ئاستا حەکیم سڕکردنی دهۆک چەندی دەوێ؟ بەڕێزم بەشی سڕکردن لە دهۆک ئەم ساڵەکە لەبەرەوەی بەنوێی کراوەتەوە دەرەجەی زۆر دەقیق دیار نییە، بەڵام عادەتەن تەوەقعی دەوروبەری 91 92 90 ئاوا لەو دەوروبەرانە ئەکرێ ئینشاءڵڵا. هەریات سڵاو 75.9 ئەگەری فیزیای پزیشکی هەیە؟ وەڵاهی خۆی 79 وەرگرتووە، لەبەرەوە یعنی احتیمالی ئەگەر دابەزینی شەبێ بۆ دەرەجەیە وێدەکەین کە هەبێ، بەڵام بەو شێوازەش نییە. دەشتی حەسەن ئەڵێ مامۆستا ئێمە شەڕەنجانی مامۆستا ئەمریکا بە وەڵامی پرسیارەکە بدەینەوە ئینشاءڵڵا، ئەوەی پێمان بکرێ. جاگوار 06 ئەڵێ 89 پرۆگرام سازی ڕاپەڕین. وەڵاهی لەبەرەوەی ئەو بەشانە نوێن ومێدەکەین ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە چۆنەڵەیت لەو دەوروبەرە وەربگرێت، هەرچەندە داواکاریشی زۆری لەسەر بێ بە ئەکیدی، لەبەرەوەی تەڵەبێکی زۆر ئەیەوێت پڕی بکاتەوە. ڕۆزی ئەڵێ سڵاو مامۆستا ئەم کاتت باش، هەموو کاتی ئێوەش باش ئینشاءڵڵا. دەرمانسازی سلێمانی دێتە چەند؟ وەڵاهی دەرمانسازی سلێمانی دێتە چەند؟ بۆ خۆی تەقریبەن 96 و پۆینت شتێک نزیک 97 هەبووە، گەر هەڵە نەبم 96 و پۆینت 2 هەبووە، تەوەقعەکەم هەتا 95 و پۆینت 7 و ئەوانە 8 بێتە خوارەوە. ڤینێس ئەڵێ سەلام عەلەیکوم. وعەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵا وبەرەکات. سەلام، خوا جوابم بدەوە مامۆستا. وەڵاهی نازانم، تازە لایڤم کردوتەوە، ئەگەر باسی ئینستاگرام و یوتیوبیشەکەی وەڵاهی ئەم شەو ئەوە بە ئاخر شەو حساب کرابوو، خەڵک هەمووی هەوڵی خۆیدا بۆیە توانیم ئەم کاتە بەڕاستی لەگەڵ ئێوەی خۆشەویستە لەم لایڤەیە پێکەوە بین. شەوانە هەتا درەنگ بەڕاستی لەگەڵ تەڵەبەین بەیانیان، لەبەرەوە بەخوای نەمتوانین نە لە ئینستاگرام و نە لە یوتیوبی شا بتوانم خزمەتتان کەم، داوای لێبوردنم هەیە بەڕاستی. پینکەڵێ بژی مامۆستا دەست خۆش ئەزیزم، خوا سەلامەتتان کە یا ڕەبی. 79.2 یاسا وەردەگیرێت، ئەگەر لە هەولێر بێ ئەمەلی هەیە، لە کۆیە و لە سۆران ئینشەڵڵا ئەمەلی هەیە، تەنها لە سلێمانی ئەمەلی کەمە. مامۆستا گیان ئەندازیاریی کۆمپیوتەر باشترە یان تەلارسازی؟ وەڵاهی لەم ڕۆژگارەیە کۆمپیوتەرەکە باشترە،
تەلارسازی بەشێکی زۆر زۆر باشە، بەڵام بۆ ئەم ڕۆژگارە کۆمپیوتەرەکە باشترە. کارۆخ سەردار ئەڵێ چۆن ئەتوانم فەرمەکەم بگەڕێنمەوە. وەڵای ئەزیزم ئەوە سەردانی تۆمارە گشتیەکان بکات. چەندە ئەمساڵ سەلاحیەت زۆر نەدراوە پێیان، بەڵام ئەوانەی دوورن وەکو زانکۆکانی با بڵێن کۆیە یاخود گەرمیان یان ئەوانە احتیمالە سەلاحیەتیان پێدرا بێت، چکە کەسەکە ناتوانێت بێتە هەولێر و لە وەزارەتەوە ڕاستەوخۆ بیگەڕێنێتەوە. بۆیە ئەگەر لە هەولێری سەردانی وەزارەتی خوێندنی باڵا ژووری قبوڵ مەرکەزی 170 بکە، ئەگەر لە شارەکان دیکەشی بزانە لە نزیکترین شوێنێک چێ ئەو کارە ئەکات، عادە نەزانکۆکان احتیمالی ئەو کارانەی هەیە سەردانیان بکە. هەباش السلام علیکم. ئێمەش وعلیکم السلام ورحمة الله وبركاته. السلام علیکم مامۆستا. ئەرێ 88.8 لە سەرکردنی دهۆک دێتەوە. ساغبی مامۆستا زۆر یارمەتی ئێمەتدا. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. الحمد لله کە توانیمانە یارمەتی بدەین. ئینشاء الله هەر ئەوە نیەتەکەمان بووە، خوای گەورە بە ئەزری ڕۆژی قیامەت لێمان قبوڵکە ئینشاء الله. وەڵاهی سەرکردنی دهۆک لەوانەیە بۆ خەڵکی خۆی احتیمالی ئەو دەرەجانەی هەبێت، چکە دەرەجە نزمە بەڕاستی، بۆیە تەوەقوعەکەم تۆزێکدا ببەزێ ئینشاء الله. سڵاو لە بەڕێزیشتان، مەمنونین. پەیمانگای نیتۆرک باشترە پەیمانگای ژمێریاری؟ وەڵاهی ئەو پرسیارە تۆزێ قورسە. من نیتۆرکم ڕەنگە تا ڕادەیەکی باشتر بێ لە ژمێریاری. مامۆستا بەڕای تۆ مەحەز سەیدەلێ یان کولیەی هەندەسەی کارەبا و کۆمپیوتەر کامیان باشترە؟ وەڵاهی ئەگەر ئەهلی کاربی و با بڵێن توانای کارکردن و یان ناسراوبی لە بوارەکە یا کار بکەی، کارەبا و کۆمپیوتەر باشترە، ئەگەرنا دەرمانسازێک ئەهلی کاری باشترە. وەڵامی کاکە ئالانماندایەوە کە نیتۆر تا ڕادەیەک باشترە. سڵاو 80 پەیمانگای شیکاری؟ سفتاح پرسیارمان لە ڕووی مامۆستا نمرەی 75.1 هەڵابجە بەشی ئینگلیزی وەری دەگرێ. 75.1 لە ئینگلیزی لە هەڵابجە، نازانم ئەوەی هەڵابجە بنەڕەتە. هەڵابجە بنەڕەت ئینگلیزی 72.3 بووە. ئینشاء الله ئەگەر کریدت دەرەجە لێدا نەبەزێنێ شمرە دەکا بە پشتیوانی خوای گەورە. کاکە کارۆخ وتمان سەردانی نزیکترین زانکۆ یاخود سەردانی وەزارەتی خوێندنی باڵا بکە بۆ گەڕانەوەی 60 زانکۆی ڕاپەڕین بەشی ئینگلیزی ئێواران وەرەگرێ، زەحمەت بۆ کۆنمرەیە وەربگیرێت. شارۆ ئەڵێت 93.1 ئەگەری زانکۆی سلێمانی کۆلێژی پەرستانی هەیە. ئینشاء الله بەپێی ئەوەی ئومێدی دابەزین دەرەجاکەین ئینشاء الله ئومێدی هەیە. مامۆستا نمرەی 75 ئەوە باسمان کرد ئینشاء الله ئەوێت. ئەوائلی مەعهەد دەچنە کوێ دەرمانسازی؟ بەڕێزەکەم ئەوائلی مەعهەدی دەرمانسازی یەکەمەکەی ئەچێتەوە کۆلێژی دەرمانسازی یاخود کۆلێژی پزیشکی بەشی دەرمانسازی، دووەمیان ئەچێتەوە کۆلێژی زانست بەشی کیمیا، سێیەمەکەشیان ئەچێتەوە شیکاری نەخۆشیەکان لە زانکۆی پۆلیتەکنیک. ئەو پرسیارانەمان جواب داوەتەوە. ماشەڵڵا هەموو 93ە. والله بابا لەیلا خان بالفعل وایە ماشەڵڵای لێبێ. مامۆستا نمرەی 75.1 وەڵامماندایەوە. ئەوەنە هەمووی دووبارەن. پەروەردەی ئینگلیزی زانکۆی سەلاحەدین چەندی دەوێت؟ ساڵی پار نزیکەی 80 ویست، ئیمساڵیش 2 دەرەجە کەمتر یا 2 دەرەجە زیاتر باوا بڵێن لەو دەوروبەرانە. ئەوانە دووبارەن.
ئایا مامۆستا نەورەی یاسا لە کۆیە 85 دێتە 80 یان هەڵەبجە؟ وەڵا ئەگەر هەڵە نەبم لە کۆیە یاسا ئەوەندانە نییە زۆر کەمترە یاسا لە کۆیە 73.5 لە هەڵەبجە 81.6 ئینشاڵڵا ئەگەری دابەزینی شێوێ بە پشتیوانی خوای گەورە زانکۆی سەلاحەدین چەندی بێ وەڵامماندایەوە ئەوەیان 93.1 وەڵامماندایەوە سڵاو مامۆستا بۆ لایف ناکەیتەوە ماڵە داوا بێ وەڵی بمبورن وەکوتم بەخوای گەورە زۆر لە دڵما بوو کە دوو ڕۆژە نەمتوانێت لایفتان لەگەڵا بکەمەوە بەڵام دوێنێشەوە تا ساعت 3 شەویش خەریک بوومە و لە 8 بەیانیشەوە هەتاکو ساعت 6 ئێوارە خەریک بووینە ڕاستی کاتمان بەدەستەوە نەبووە لەبەر ویستمانە زیاتر ئەو بەڕێزانەی لە نزیکمانن یان گەیشتونە پێمان و ئەیانەوێ فۆرمەکانیان بۆ پڕکەینەوە هیچ نەبێت چێکێکیان بۆ بکەینەوە ڕێزبەندیشان بۆ ڕێک بخەین تەنانەت من بەڵێنمدا بوو لە سەنتەر لەگەڵتان نابم لە ئێواران بۆ ئەویش هەر نەمتوانی بەڕاستی لەبەرەوەی لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیک تا درەنگانی ئێوارە ئەماینەوە لە خزمەتی قوتابیانە بۆ ئەوەی توانین فۆرمەکانیان بۆ پڕ بکەینەوە یا هیچ نەبێت ڕیزبەندیەکی باشیان بۆ ڕێک بخەین ئەوانە پرسیاری دووبارەن بەداخەوە ئەگە پرسیارەکان ئەوەنە دووبارەیتیان نەبێ هەر بەهۆی ئەوە پرسیارێکی زۆرمان لەدەست چوو بەڕاستی مامۆستا 55 زانکۆڵاین وەرزش وەردەگرێ ئەوەنەی معلوماتم هەبێ 55 وەرنەگرتووە لەوەی دەرەجەکە دانەبەزێنرابوو بۆ ئاستا ئەوانیان دووبارەیە مامۆستا کەی ناویەتەوە دوای تەوابوونی زانکۆڵاین بێ زەحمەت عادەتەن هەفتەیەک بۆ 10 ڕۆژ ئەخایەنێت تاوەکو ڕەنگە تۆزێکی زیاتر یا کەمتر بخایەنێت تاوەکو ناوەکان ئەگەڕێتەوە 93.1 ئەگەری هەیە وەڵامماندایەوە مامکارۆخ وەڵاممانداوەتەوە وەڵا لە خزمەتان نابینەوە لایفمان کردوتە ئێوەش پرسیارەکانتان بکەن ئینشاڵڵا ئەم شەو سبەی شەو و دوو سبەی شەو ئینشاڵڵا ئەتوانین لە خزمەتتان نابین لەبەرەوەی بە شێوەیەکی گشتی فۆرم زۆر دابەزیەوە باڵێن کەمی کردووە لەبەرەوەی هەمووی بە حسابەوەی کە ئەمڕۆ ئاخر ڕۆژ بووە لەوانەیە زیاتر بتوانین لایف بکەینەوە ئینشاڵڵا لە خزمەتتان نابین بەسەر سەر و بەسەر چاو مامۆستا بۆچی دەرمانسازی لە پەرستاری باشترە تۆزێ ڕوونکردنەوە بدەیت وەڵاهی باشترەکە چییە بازاڕەکە وای لێکردەوە زیاتر باشتر بێ دووەمەنیش دەرمانسازی ئەگەر خاستان کۆلێژ بێت تۆ فێری دروستکردنی دەرمان و کۆمەڵێک بابەتەکری تەنها دەرمان فرۆشتن نییە ئەوەی ئێمە کە ئەیبینین و سەیدەلێکدا ئەندرێ و کۆمەڵی دەرمانە فرۆشن و ئەوانە لە ئەسڵا دەرچوانی سەیدەلە ئەتوانن دەرمان دروست بکەن ئەتوانن ئەو پێکهاتانەی لە بەردەستیانە دەرمانی نوێی پێڕێک بخەن یاخۆ دەرمان کاریگەرتر بکەن بە ژێرەی ئەوەی کە هەیە پەرستاری لەبەرەوەی ئەتوانم بڵێم بەشێکە کەمێک داخراوە فراوانبوونی تیانە تەنانەت دکتۆراش بێنی هەر پەرستاری پەیمانگەبی هەر پەرستاری کۆلێژبی هەر پەرستاری ماستەرێتە بێ هەر پەرستاری لەبەرەوە ڕەنگە تۆزێک فەرقی هەبێت زیاتر کاریگەریەکان لەسەر ئەو بابەتانە بن بۆیە ئەوەندە فەرقیان هەیە پرسیاری دووبارەن ئەڵێ کۆلێژی ئایتی باشیان کۆلێژی تەکنیکی چارەسەری سروشت لە هەموو ڕێیەکەوە
وەڵاهی عەزیزم ئەوەیان پرسیاریش تۆزێ قورسە ئایتێکە تەبان باشترە شگومانی تیانە ڕەنگە مەجای فراوانتر بێ بوارەکانی زیاتر بێ بۆ کارکردن ئەو زیاتر بتوانرێت هاوکاری خۆتی پێ بکەی وەک لە چارەسەری سروشتی چکە چارەسەری سروشتی بەڕاستی پێویستی بە کەمێک داهات و دروستکردنی شوێنێکی پتە و پوخت و پێشکەوتووە تاوەکو بتوانی بە تەواوەتی زانستەکە بەکاربێنیت بەڕای تۆ کارژێڕی یاسا باشتریان زمانی چینی ئەڵمانی فەڕەنسی وەڵامی تەمان زمان باشترە ئەوە شگومانی تیانینە بەڵام ئایتیش بۆ خۆی باشە زمانەکان ئەگەر بێت و ئیشێکت هەبێت یاخود کەسابەتێکت هەبێ یان بتوانیت منەزەماتێک شوێنێکە بێت کە دڵنیابی لە وەرگرتنت زمانەکان باشترە بەڵام ئەگەر وانەبێت ئایتێکە باشتر و بە ئیشترە با بڵێین کۆلێژی ئایتی باشتریان کۆلێژی تەکنیکی چارەسەری سروشتی لە هەموو ڕێگەکەوە وەڵامماندایەوە مامۆستا گیان 93.78 ئەگەری پەرستاری کام زانکۆم هەیە لە سلێمانیە وەڵا ئەزیزم زیاتر لە پۆلیتەکنیکەکەەوە ڕەنگە نزیکتر بی لەبەرەوەی ئەو کۆنەمرەیە گەر سەیری پەرستاری بکەین زانکۆی سلێمانی 94 پۆینت شتێکە لە پۆلیتەکنیکیش 93ە لەبەرەوە بە ئەکید لە پۆلیتەکنیکەکە زیاتر ئەگەری وەرگرتنت هەیە ئایا مەرحەلە دووی زانکۆ بووی دەتوانی بەشەکەت بگۆڕی بۆ بەشێکی بەرزتری بە پارە بەڵێ زۆر ئاسایە بەس دێتەوە مەرحەلەیەک ئەو 2 ساڵێک کە خوێنوتە تا مەرحەلە دوو تەواو کردووە سفرە بێتەوە و لە سفرەوە چۆنەوەی دەست پێکەیتەوە تاوەکو بتوانیت بەشەکەت بگۆڕیت مامۆستا 66م هەیە شیکاریم پڕ کردیتەوە لە مەحالی هەولێر بە پارالێل دەگەڕێتەوە تکایە جوابم بدەوە مامۆستا وەڵاهی 66 ئەگەری زۆر زۆر کەمە چونکە ساڵی پار 72 پۆینت شتێک لە با بڵێن بەشی شیکاری نەخۆشەکان لە پەیمانگا هاتووەتەوە بە ئێواران بۆیە لە ئەوە لە پارالێلەوە هەر زۆر زۆر دوورە کەمێک ئەگەری وەرگرتنەکەی زەحمەتە ئینشاڵڵا ئومێد دەکەین قسەی ئێمە وانە بێ و بتوانیت لەوێ دەوام بکەیت ئەوانە زانکۆی سەلاحەدین پەروەردە ئینگلیزی چەندی دەوێتمان نزیکەی 80یەوێ مامۆستاکەی ئەنجامی زانکۆڵاین دەگەڕێتەوە هەفتەیەک تا 10 ڕۆژ دوای داخستنی زانکۆڵاین ئینشاءڵڵا 77.66 کریدت لە راپەڕین پارالێلی عولوم بایۆلۆجی وەردەگرێت علوم بایۆلۆجی هەفتا و حەفت پۆینت شەست و شەش لە ڕاپەڕین ئەگەر لە پارالێلەکەی بێ ئەگەری هەیە ئینشاءڵڵا باش 95.4 لە ئەسنانی هەولێر بە زانکۆڵاین وەردەگیرێت ئەگەر هەیە وڵای ئینشاءڵڵا ئومێد دەکەین ئەگەر هەبێت نزیکە لێیەوە ئینشاءڵڵا بە ئەگەری 160 بۆ 65 ئینشاءڵڵا وەرەگیرێت داخۆ پرسیارەکان هەرزوو دووبارەی تێکەوت ئەزەم هۆکارەکەی چی بوو
ئەوانە هەمووی دووبارەیە پرسیارانە هاوبەشە لە مامۆستا بەڕێز تازە لە مەسەنجەر نامەیەکم نەکرد ئەگەر مەجال هەبوو جواب بدەیتەوە سوپاس وەڵاهی هەوڵ دەدەم ئینشاڵڵا چونکە بەڕاستی ئەوانەم نازانم خەوێکی عەجیب گرتوویمەوە بەڕاستی ئینشاڵڵا ئەگەر بتوانم هەوڵێکی جددی دەدەم بۆی هەتا نیو سەعاتێک بتوانم لەگەڵتانە بم بەڕاستی کۆمێنتەکانم بەباشی پێ ناخوێندرێتەوە مامۆستا نەمرەی 75 وەڵاممان دایەوە ئایا مەرحەلە دووبی وەڵاممان دایەوە ئەوانە هەمووی پرسیاری دووبارەن ئایا ئەگەر مەرحەلە دووی زانکۆ بی دەتوانیت بەڵێ ئەتوانیت ئەوانە هەمووی پرسیاری دووبارەن بەداخەوە پرسیارەکان هەموویان ئەمانە دووبارەن مامۆستا من 97.6م هەیە بەم شێوەیە زەرنی کردووە هەولێر دواتر چاکۆ دواتر کۆیە ئەکامەی ئەگەری زیاتر بە زانکۆڵایین عام بێتەوە لە هەولێریش هەیە و لە زاخۆش ئەگەری هەیە و لە کۆیش ئەگەری هەیە ئینشاڵڵا لە هەر سێشیان هەر ئەگەری وەرگرتنی ئەبێت پرسیارانە دووبارە مامۆستا وەرزش 55 تا ئێستاکانە ئەو شتە نییە کەم نەکراوەتەوە بۆ 55 ئەوانە هەمووی دووبارەیە بەداخەوانی پرسیارەکان زۆری دووبارەن نازانم هۆکارەکەی چییە مامۆستا پرۆگرامسازی هەولێر لە دەوری چەند دەوەستێت بەڕای تۆ 93 و نیو 93 لەو دەورانە ڕەنگە ڕابوەستێت مامۆستا بۆی بی بە مامۆستای زانکۆ بەشی ئایتی چۆن پێگەی وەڵا سەرەتا دەبێت 4 ساڵەکەت تەواو بکەی لە کۆلێژ دوێ تەواوکردنی 4 ساڵەکەت ئەو کات پێویستە تەقدیمی ماستەر بکەیت 2 ساڵیش ماستەر ئەخوێنیت پاش تەواوبوون هەندێک ڕێکار و دەورات هەیە تەواوێکەی تەقریبەن 3 ساڵێکت پێویستە بە هەمووی تاوەکو بتوانیت ببیت بە مامۆستای زانکۆ دووبارە مامۆستا پێشبینی تۆ هەندەسەی شارستانی لە زاخۆ چەند وەردەگرێت بۆ خەڵکی و دانیشتووی ئەوێ هەندەسەی زاخۆ بەشی شارستانی وەڵام لە زاخۆ شارستانی و لە زاخۆ لەوانەیە لە دەوروبەری 83 ئینشاڵڵا 82 پۆینتێز ئینشاڵڵا ڕابوەستێت زەحمەتتوانین لە پەرستاریدا بەرزاندن بکەیت بۆ هەندەسەیان بپێچەوەنەوە بەڵێ زۆر ئاساییە هیچ موشکلەیەکت نییە چ ئەوەی تەنها دەرەجەکەت شمول بکات دابەزاندن موشکلەت بۆ دروست ناکات بەڵێ
سلام علیک هەفتە بۆچی باشە وەڵا هەفتە بۆ زۆر بەش باشە هەندێک بەش و پەرستاریەکان و شیکاریەکانی مەحەد بەشەکانی تر ینی ئەوانە هەمووی ئیسفادەی لێکە ئینشاڵڵا و لە کۆلێژەکانیش کارژێڕیکار بنیات لە پەروەردەی بنەڕەت هەندێک بەشی زانست ئەوانە هەمووی سوودێبی ئینشاڵڵا داوای لێبوردنم هەیە جەماعەت ئەگەر کەمێک مەزبوط نییە بەڕاستی بەڵێ ئەوانە هەمووی دووبارەیە نۆ 5.660 طبعاً زاخۆ بۆ زانکۆڵاین دێتەوە بە پارێزگا ئینشاڵڵا ئومێدەکەین بگاتە ئەو ئاستانە چونکە دەرەجە کەمە لەو مەنتیقەیە بەڕاستی پزیشکی بۆ خۆی 96 بۆ ئینشاڵڵا دابەزێت بۆ ئەو ئاستەیە مامۆستاجیان چۆن دەزانم کە فۆرمەکەم بەسەر کەوتووی ڕۆیشتووە دوو هۆکار هەیە کە بزانین یەکەم لە بەشی سەرەوە هەنگاوی کۆتایی سەوزە بێت خانەی شەشەم ئەگەر ئەگەیتە کۆتایی بەشەکانیش سەرێکی نووسراوە چاپکردن هەرچەندە ئەتەوێت دڵنیابیت یانی دەستکاری بکەیت یان گۆڕانکاری بکەیت گۆڕانکاری پێ ناکرێت شیکاری نەخۆشەکان دەبێت بەچەند لە سلێمانی شیکاری نەخۆشەکان لە سلێمانی بۆ خۆی ساڵی پار کۆلێژی تەندروستی و پزیشکی سلێمانی 94 بووە 93 تا 93.5 لەو دەورانە ئینشاڵڵا بێت دەست خۆش بە مامۆستا دەستی ئەوەش خۆش کە لەگەڵمانە و پرسیارەکانەکان قەدرتان ساغ بێ پەروەردەیان پەروەردەی بنەڕە باشترە پەروەردە باشترە یاسای سلێمانی ئەگەری هەیە بێت تا 87 یان نا یەکێک لە ئەگەرەکانە بۆ ئەوەی بگاتە ئەو ئاستە ئاداب ئینگلیزی 78.2 بەکردیتەوە لە هەولێرە ئەگەری هەیە بەو کۆنەمرەیە ئینشاڵڵا چونکە ساڵی پار 77 وەرگرتووە ئایا ئینگلیزی 78.2 بەکردیتەوە وەڵامماندایەوە پزیشکی گشتی گەرمیان و کوێ ئاسی زانستیان باشن بەڵێ بێگومان زۆر باشن ئەوانە چونکە تەواو کۆی باشترە ئەوەش گومانتیان نییە ئەوەی من بیستمەوە ئاگادارم لە گەرمیان ئەیانەوێ باسی ئەوا کرێ لە گەرمیان مامۆستاکان داوایان کردووە بۆی تەڵەبەکانیان تووش کێشە نەبن لە ڕووی زانستیەوە زەرەریان پێ نەگات کە نەخۆشخانەیەکی گشتی یان شوێنێک نییە تاوەکو تەڵەبەکان چۆنەڵی اختصاصی خۆیان تیا تاقی بکەنەوە بۆیە داوای داخستنیان کردووە ڕەنگە لەوەرە هۆکارانە دائیمەن زانکۆی کۆیە باشتر بێت 94.4 چ بەشێکی پزیشکی ئەگەری هەیە مایکرۆبایۆلۆجی پارالیلی دەرمانسازی پەرستاری شیکاری و ئەو بابەتانە سەلاحەدین 80.2 وەرەگرێ ئایتیەکە نابەڵکو و CS-ەکە ئەگەری هەیە بۆ ئایتیەکە بە پارالیل ئەو کۆنەمرەی نزیکە لێیەوە 95.6 ددانی دهۆک ئینشاڵڵا نزیکە لێیەوە بە پشتیوانی خوای گەورە بۆ دانیشتووهۆک مشکلی نابێت بۆ دەوروبەریش
کەمێ زیاتری پێویستە. زمانی ئینگلیزی و وەرجێڕان هەموو کات باسی ئەوەمان کردووە. زمانی ئینگلیزیە بێتە سێ بەشەوە: زمان یاخود با بڵێن گرامەر یاخود قەواعید، ئەدەبیات لەگەڵ وەرجێڕان. بەڵام وەرجێڕان تەنها بەشی خۆیەتی کە وەرجێڕانە، واتە ئینگلیزی فراوانترە، بە شێوازێکی گشتی لەبارەی زمانە